هەرکارە ساتە بەست مشاجە ولاکە سناعا خۆی چەندەها مەزیخانەمان هەیە مەزیخانەمان زۆر الحەمدولillah لە شاری هەولێر بەس نەک بەو دەرەجەیە هەلەکە سناعاش ئێ بەخۆی سناعا مەتبەعی سیارەیە بابی من ئێستا بنزین و نفط بێکەوە دەوجێ دەکرێت هەڵا ڕوویدا ئەوڕۆ لێ هابوویتە خەمسە ئەمە لە ساعات عەفتەوە دەرن هاتینە لە ساعات دووە لە سڕای گرتیە لە هۆم مەزیخانە دوو شەوی و هاتی سڕای گرتیە خەرک وە دەرێن لە ساعات دوو شەوە هاتینە لێ سڕای گرتیە ئەمە ساعات عەفت نوێژم کردی هاتیمە ئێرە بەخوا هەلە جێ خۆم هەنە جولایمە جلە براتە خۆی شتێکی چاکەوە لە بەشەوەتی فەقیری ئێستا کامە لە بایعی بە 105,000 وەرمان دەکرد بەرمیلێک وە نەبوو ئێستاکردنی وەلی بە 131,000 وەرەگرێت شتێکی زۆر چاکە لە بەرژەوەتی خەرچی فەقیدایە بەس نەک بەو دەرەجەیە بە قوربانی چاوت ئەو هەر کارە ساتە بەستە مشاجە ولاکە سناعا چت بە چاوی خودی تێ چ گوێ لێ بووە کە دەرێن ئەو ڕووکە لە زیاتی نەفتی بنزین درایتە والله وە دەرێن ئەمە نەمدیتە بە چای خۆم وە دەرێن خەرچی ئێرە دەرێن دەنارێ وڵایی بنزین دەوسەکە ئاباتی نەفتی لۆ گزارە ها چێشەکەی جارەوە ڕوویدا بەس نەفتەکەیان گەڕاندیتەوە الحەقی ئەو بنزینەی مەسەلەن وەریان گرتیە ئەوانیان گەڕاندیتەوە بەڵێ گەڕانیتانەوە